ئەمە معلومە وەختێک کە ئینسان ئاوا بەم ڕوانگێ لەم ڕوانگەیەوە تەماشاکە کە عیبادەت چییە؟ عیبادەت ئاوە تەسکوتر و سنگ نابێتەوە کە خەڵکی وابزانە بەس نوێژەکانە. هەر کەسێک کە نوێژەکانی تەواو کردتر هەموو خواپەرستیەکی کردووە. نا گەنجێکی مسلمان داعیەکی ئیسلامی کە ئەبێ ئەم دینە بۆ خەڵکەکە ڕوون کاتەوە بێ ئەویان تێگەیەنە کرد تۆ پێویستە هەموو ژیانەکەشت بکەیتەوە بە مەجالی عیبادەتکردن بۆ خوای پەروەردگار. خوای گەورە کە فەرمێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد فاستجاب لهم ربهم إني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب. أمانك آيات آل عمران لسطنود وسطنود بينش كترجمة كان بمشوه ئەم پیاوە کردوێتی کاک ژێوانی گەڵاڵی ئەڵێ لە ئافراندنی ئاسمانان و لە زەمیندا و ئاڵوگۆڕی شەو ڕۆژان زۆر نیشانەی پتە هەیە بۆ ئەوانە کە خێوی دڵی وشیارن یعنی خاوەن دڵی زیندون و بە ئاگان ئەوانەی چ بە وێستاوی و چ لە جێوە بە دانیشتن چ لە سەر تەنیشت ڕادەزێن هەر یادی خوا دەکەن و لە سازدانی ئەم ئاسمانانە و زەمین ڕادەمێنن دەڵێن ئەی پەروەردگار تۆ ئەم دەستگانت بە فیڕۆ ساز نەداوە پاکی و بێعیبی بۆ تۆیە هەر بۆ خۆشت لە ئازاری بە ئاگرمان بپارێزە پەروەردگارمان هەر کەس تۆ بیخەیتە ئاگر تووشی شوورەیت کردو چاو بەرەوژێرت کردو ئەوانەی ناحەقیارن هیچ کەس دەهانایان نایە پەروەردگارمان ئێمە بیستمان بانگڕایەڵێک بانگی دەکرد کە باوەڕی بە پەروەردگارتان بێنن ئێمەش باوەڕیمان هێنا سا بۆ خۆت ئەی پەروەردگارمان لە گوناهەکانمان خۆش ببە و هەر خراپەی کردومانە وەی کوژەنەوە و دەگەڵ ئەوانەی پیاوچاکان بنمرێنە پەروەردگارمان ئەو شتانەش بە ئێمە ڕەوا ببینە کە لە زوان پێغەمبەرانتەوە بەڵێنت پێمان داوە شەرمەزاری ڕۆژی قیامەتمان مەکە تۆ لە هەر پەیمانە بیدەیت لاریت نییە پەروەرانیان ئاوا بە دەنجانەوە هات کە من کردەی هیچ مرۆیەک لە نێرومێ بەبێ پاداش ناهێڵمەوە گشت و لە لای من چوونیەک ئەو کەسانی لە زادی خۆ دەرکراون و لە ڕێی منە ئازاریان دیوە و چوونە غەزایە و دژی دوژمنانی منیان کوشتووە یان بە کوشت چوون بێگومان گوناهیان دەکوژێنمە و لە پاداشتی کردەماریان بەبەردا دەڕوە کە ئەمە چاکەی خودایە دەربارەیە کە پاداشی هەرە باشیش وا لە لای خوا. ئەم ئاەتانە هەموو ئەوانەی بۆ ڕوونکردنەوە کە ژیانی ئەم سەحابیە بەڕێزانە پێویستە بەم شێوەی هەمووی ببێ بە عیبادەت. دەلالەتیشی هەروەکو پێشتر باسمان کرد ئەوەیە کە خوای پاک و تاک و بەرز وەڵامی هەمویانی وادایەوە نزا و ملکەچی و پاڕانەوەکەی لێ قوبوڵ کردوون و پێشی فەرموون کە هەر کەسێک ئاوا سیستمی ژیانەکە بەرنامەی ژیانەکەی بەو شێوەیە بێت کە من بۆم ناردۆتە خوارەوە من پاداشتی ون ناکەم نێری نەبێیان مێین. بەڵام سەیرە لەو غەریبیەی کە ئەمڕۆ ئەم ئیسلامەی تیاژی کە وانە ڕاستەکە بەوانەیەکی چەوت بگۆڕرێ مەفهومە ڕاستەکە خرابێتە
کون و کەلەبەرێکەوە مکوڕیش بن کە ئەمەیان وێنە ڕاستەکەیە خەڵک دید و تێڕوانینێکی لێڵ و پێڵی هێنابێتە پێشۆ بڵێ نا ئەمەیان ڕاستە ئەگەر یەکێک بێ و ئەو وانە ڕاستانە ئەو چەمکە ڕاستانە سەر لە نوێ ڕوون کاتەوە و پیشانیان بداتەوە کە قورئان و حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و سەر بردەی سەلەفی ساڵحان ڕوویان کردوتەوە بە توندڕە و تۆمەتباریەکەن و ئەڵێن ئێمە خۆمان ڕاست ناکەینەوە بۆ قسەی تۆ